تدخل سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە بەدواداچوونێکیدا لەبارەی پێگنێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە ڕێگەی نووسراوی فەرمیەوە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هێرێم وەڵامی پەرلەمانتارەکەی کۆمەڵ دەداتەوە. لە وەڵامی وەزیری ناوخۆدا بۆ سۆران عومەر هاتووە حیزب و لایەنە سیاسیەکانی هەڵەبجە تۆمەتبار دەکات کە تا ئێستا نەگەیشتون بە ڕێکەوتن لەسەر ئەنجومەنەکە. ئەمە لە کاتێکدایە دوو جار حیزبەکانی هەڵەبجە لەسەر پێگەێنانی ئەنجومەنەکە ڕێکەوتون، بەڵام جارێک پارتی و جارێکی ژەکێتی لە ڕێکەوتنەکە پەشیمان بوونەتەوە. بەرپرسی مەڵبەندیەکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت حیزبەکان لەسەر ئەنجومەنەکە ڕێکەوتون، بەڵام لە سەراستی باڵای حکوومەت ڕێکەوتنەکە جێبەجێ ناکرێت و هاوکات بەرپرسی مەڵبەندی پێنج یەکگرتووی ئیسلامیش دەڵێت هۆکاری سەرپێنەکەوتنی پارێزگای هەڵەبجە لە ئەستۆی یەکێتی و پارتیە. کێشەکان لێرە نییە، هەتا لایەنەکانیش لێرە من خەزەکەم شایەتی هەتا بۆ لایەنەکانیش بەلایەن دەسەڵاتیشەوە هەتا ئەوانیش ڕێگەکەوین واژووی ئەەکەین، یعنی کەسی یەکەم هەموو حیزبەکان ینی واژووی کردووە، نەک بڵێن وڵا کاکە هەر لێرە ئەو دەسەڵاتدارەکان لەسەر واژوو ینی جێبەجێ ناکەن. ئەو قسەی کە وەزیر ناوخۆش ینی کە گوایە شتێکی واوتراوە کە سوچی لایەنەکانە خۆزگە وەزیر ناوخۆ لە باتیەوە لەژنەیەکی بەدواداچوونی بناردایە بڕیارێکی ڕاست و دروستی بدایە کە کێیە هۆکاری جێبەجێنەکردنی بڕیارەکە. جارێکیان برادرانی پارتی پاشگەز بوونەوە، جارێکیان برادرانی یەکێتی پاشگەز بوونەوە لە ڕێکەوتنەکە و هەر ئەوانیش دەسەڵاتن. ئەگەر هەموو لایەنەکانی تر پاشگەز بووینایەتەوە ئەوان هەر جێبەجێیان نەکرد، بەڵام لەبەرەوەی هەردوو جارەکە خۆیان بوون هەردوو جارەکە ڕێیان کرد هینایان هەڵا ئیشەکە بڕاتە پێش وە مەسئولیاتی نەکەوتنە سەرپێی ئەم پارێزگای هەڵەبجە لە ئەسووی ئەو دوو لایەنەیە. هەموو لایەنە سیاسیەکان ئەمڕۆ 2 نوێی 2018 ڕێکەوتن لەسەر پێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە. کارگەڕێکی مەڵبەندی نوێی شارەزوری یەکێتی ئاماژە بۆ دەکات تاکو پارتی لە سنووری ئەولێر و دۆک پۆستەکانی یەکێتی و حیزبەکانی دیکە دابەش نەکات بە پێی ئێستیحقاق هێڵبژاردن. ئەوە یەکێتی ئامادەنیە ڕێکەوتن لەسەر پێگەێنانی ئەنجومەنی پارێزگا و پۆستەکانی پارێزگاکە بکات. زۆر جار ئەسمان کردووە لە سنووری هەولێر و ئەو ناوچانە ئەو پۆستانێک کە ئێمە ئیستیحقاقمانە بۆیان لایەنە سیاسیەکانی کە بەداخەوە پیان نەدراوە بە پێش بوو ئەو نیگەرانی وای کردو کە هاتوتە سەر پێگەێنانی ئەنجومەن و برادرانی پارتی زۆر جار داوای پێگەێنانی ئەنجومەنیان کردو بەڵام بەو مەرجانی کە ئیستیحقاق حکوومەکانی خۆیان لەگەڵ یا وەرگرتووە ئەنجومەن ئێمە ژوتومانە نەک بۆ هەر بۆ تەنها بۆ یەکێتی بۆ هەموو لایەنەکانی لایەنە سیاسیەکانی کە لەم سنوورە بەپێی پشک و قورسایی و ئەنجامی هەڵبژاردنەکان لە سنوورەکان ژێر دەسەڵاتیەوەش بە پۆستی لە قایم قامە مدیر عام ئەوان فراغانە پڕ بکرێتەوە ئێمە ژەمان هینمانەوێ با لێرەش دروست بکرێوانە، بەڵام بەداخەوە تا ئێستاوە خەلێکی لەو خەلەلانە کە یان لەو کۆسپانەی کە ڕێگر لە بەردەمەوە ڕێک نەکەوتن بۆ لەسەر پۆستە حکوومیەکان. ئەنجومەنی وەزیران بە بڕیاری ژمارە 104 شانزەی 2017 وەزارەتی ناوخۆی بۆ پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ڕاستپاردووە، بەڵام لە دوای نزیکەی 60 کۆبوونەوە و 2 جار ڕێکەوتن تا ئێستا ئەنجومەنەکە پێک نهاتووە و هۆکارەکەشی بۆ ململانەی نێوان پارتی و یەکێتی دەگەڕێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.